سڵاوتان لەبێت هاوڕێیان، خۆشحاڵین کە دووبارە لە ڤیدیۆکی نوێدا گەڕاینەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. لە نێوان وڵاتەکانی جیهاندا بەپێی راپۆرتی چەند ڕێکخراوێکی جیاواز بۆمان دەرکەوت کە کۆمەڵە وڵاتێک هەیە زۆر زەحمەتە بتوانرێت داگیر بکرێت و بێگومان ئەوەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەو وڵاتانە لە ڕووی چەک و هێزی بەرگریەوە زۆر بەتوانان و پێشکەوتون و ئامادەن بۆ هەر جەنگێک کە ڕوبەڕووی وڵاتەکەیان دەبێتەوە و هەروەها ناوچەی جوگرافی وڵاتەکەی کاریگەریەکی زۆر باشی هەیە هەتا نەتوانن داگیری بکەن. لەم ڤیدیۆیەدا زانیاریتان لەسەر 10 وڵات پێدەدەم کە شتێکی زەحمەتە بتوانرێت ئەو وڵاتانە داگیر بکرێت. ئەگەر ئارەزوو دەکەن بابەتی زیاتر لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن. یەکەم، ئێران. هەرچەندە ئێران دژایەتی لەگەڵ چەندین وڵاتی جیاواز هەیە وەکو وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و تورکیا و شانشینی عەرەبی سعودی و چەندین وڵاتی تر، بەڵام سەرەڕای ئەوەش لە دوای جەنگی جیهانی دووەمەوە تا ئێستا وڵاتی ئێران نەتوانراوە هێرش بکرێتە سەری یاخود داگیر بکرێت. هۆکاری یەکەم ئەوەیە کە وڵاتی ئێران خاوەنی زیاتر لە 9 ملیۆن سەرباز هەیە و هەروەها خاوەنی زیاتر لە 1700 تانک هەیە لەگەڵ 140 فڕۆکەی جەنگیدا و لەگەڵ ئەوەشدا ئێران خاوەنی سیستەمی موشەکی هەیە لە ژێر زەویدا. دەگوترێت کە لە هەموو شارەکاندا بە قوڵایی 500 مەتر لە ژێر زەویدا سیستەمی موشەکی دانراوە و ئەمە بێجگەلەوەی کە وڵاتی ئێران خاوەنی چەکی ئەتۆمی هەیە و لە ئێستادا خەریکی دروستکردنیەتی و ئەمە هۆکاری ئەوە بوو کە وڵاتی ئێران نەتوانرێت لە ڕێگەی سەربازیەوە داگیر بکرێت و هۆکاری دووەمیش دەگەڕێتەوە بۆ ناوچە جوگرافیەکەی، چونکە وڵاتی ئێران زەویەکەی بە زۆری لە شاخ و درەخت و بەرزی و نزمی پێک هاتووە. دووەم، ئوستورالیا. هۆکاری ئەوەی کە ئوستورالیا نەتوانرێت داگیر بکرێت دەگەڕێتەوە بۆ ناوچە جوگرافیەکەی، چونکە زەویەکەی لە بیابانێکی تەخت پێک هاتووە و دووری نێوان زەویە بیابانەکانی ئوستورالیا و نزیکترین بنکەی سەربازی ئەجنەبی بریتیە لە 11,000 کیلۆمەتر و نزیکترین دەوڵەت لە ئوستورالیاوە کە بەهێزترینە لە ڕووی سەربازیەوە و ئەو توانایەشی هەیە کە ئوستورالیا داگیر بکات بریتیە لە یابان. بەڵام خۆشبەختانە وڵاتی یابان و ئوستورالیا هەر لە کۆنەوە پەیوەندی دۆستانەیان هەیە و لێرانەدا بۆمان دەردەکەوێت کە تەنها چەک و تەقەمەنی و هێزی سەربازی شتێکی زۆر پێویست نییە هەتاوا بکات وڵاتەکەت یەکێک بێت لە وڵاتانەی کە نەتوانرێت داگیر بکرێت. وڵاتی ئوستورالیا لەبەر ئەوەی خاوەنی هەزارەها کیلۆمەتر زەوی بیابانی هەیە دەتوانێت ئەو زەویانە چەندین تەڵەوکاری سەربازی تێدا ئەنجام بدات و ڕێگە بە هیچ وڵاتێک نەدات بیر لەوە بکاتەوە وڵاتەکەی داگیر بکات. سێەم، رووسیا. بەهێزترین ئەو سوپایانەی کە بە درێژایی مێژوو هەوڵیاندا بۆ رووسیا داگیر بکەن بریتی بوو لە سوپای هیتلەر و ناپلیۆن و هەردووکشیان دوای چەند ساڵێکی کەم گەڕانەوە و نەیانتوانی سەرکەوتنێکی تەواو بەدەستبێنن لە داگیرکردنی رووسیا و نهێنی ئەوەی کە رووسیا یەکێکە لەو وڵاتانی کە شتێکی زەحمەتە داگیر بکرێت بریتیە لە سروشتی ناوچە جوگرافیەکەی، چونکە بە گەورەترین دەوڵەت هەژمار دەکرێت لە فراوانی ڕووبەردا و زۆربەی زەویەکانشی لە بەفریان لە شاخ پێک هاتووە و تەنانەت نازیەکانیش هەوڵیاندا لە کاتی جەنگی جیهانی دووەمدا رووسیا داگیر بکەن، بەڵام ئەوانیش بە هەمان شێوە سەرکەوتوو نەبوون، چونکە زۆربەی هەرە زۆری سوپاکەیان لە دەوروبەری شاخەکانی رووسیادا لە نێو بەفر و سەرمادا گیانیان لە دەستدا بوو و لە ئێستاشدا رووسیا خاوەنی 5ەم گەورەترین سوپایە لە جیهاندا کە ژمارەیان زیاتر لە 845,000 سەربازە و هەروەها خاوەنی 3500 فڕۆکەی جەنگی هەیە لەگەڵ 350 کەشتی ئاویدا و لەوەش ترسناکتر ئەوەیە کە وڵاتی رووسیا خاوەنی 7000 موشەکی ئەتۆمی هەیە و لەبەر ئەم هۆکارانە وڵاتی رووسیا یەکێکە لەو وڵاتانی کە شتێکی زەحمەتە یاخود ئەستەمە بتوانرێت داگیر بکرێت. چوارەم، کۆریای باکوور. تاکەشت کە کیم جۆن ئۆن دەتوانێت پۆزی پێوە لێ بدات ئەویش سوپاکەیەتی، چونکە کۆریای باکوور خاوەنی زیاتر لە 1 ملیۆن سەرباز هەیە و هەمووشیان ئامادەن بۆ هەر جەنگێک کە ڕوبەڕوویان دەبێتەوە. بەو شێوازە دەتوانین بڵین کە کۆریای باکوور خاوەنی گەورەترین سوپایە لە چاو دەوڵەتەکانی تردا بێجگە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و هەروەها کۆریای باکوور خاوەنی 4200 تانک هەیە لەگەڵ 222 هەلیکۆپتەری جەنگی و چەندین زۆری تریش و لەگەڵ ئەوەشدا کۆریای باکوور خاوەنی ترسناکترین چەکی ئەتۆمی هەیە و لە ئێستاشدا کۆریای باکوور ئامادەکاری خۆی پیشان دەدات بۆ هەر جەنگێک کە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان تووشی وڵاتەکەی بوو.
پێنجەم بوتان وڵاتێکە دەکەوێتە باشووری کیشوەری ئاسیا و دووریشە لە شاخەکانی هیمالایە و بە یەکێک لە گۆشەگیرترین وڵاتەکانی جیهان دەژمێردرێت. بوتان خاوەنی سوپایەکە کە تەنها لە 6,000 کەس پێک دێت و بەبێت چەک و تانک و فڕۆکەی جەنگی. لەوانەیە ئێستا پێت سەیر بێت کە وڵاتێکی لەم جۆرەمان کردوتە ڕیزی ئەو وڵاتانی کە زەحمەتە داگیر بکرێت. هۆکارەکانی زەحمەت داگیرکردنی بوتان بۆ دوو هۆکار دەگەڕێتەوە. هۆکاری یەکەم بریتیە لە سنووری ناوچە جوگرافیەکەی چونکە زۆربەی هەرە زۆری وڵاتەکە لە شاخ پێک هاتووە و هۆکاری دووەمیش ئەوەیە کە وڵاتی هیندستان بڕیاری داوە کە پارێزگاری لە بوتان بکات و هاوکاری بکات لە ڕووی پارە و چەک بۆ سەربازەکان و مەشق پێکردنی سەربازەکانیان و هەروەها ڕێککەوتنی لەگەڵ بوتان ئەنجام داوە لە کاتی هەر هێرشێک کە بکرێتە سەر بوتان ئەوە هیندستان پارێزگاری لە بوتان دەکات و ڕوبەڕوویان دەبێتەوە. لەبەر ئەم دوو هۆکارە وڵاتی بوتان یەکێکە لەو وڵاتانەی کە زەحمەتە بتوانرێت داگیر بکرێت. شەشەم ئیسرائیل وڵاتی ئیسرائیل بە درێژایی مێژوەکەیدا ڕوبەڕووی 8 جەنگ بۆتەتەوە کە 69 ساڵ تێپەڕ ناکات و لە هەمووشیاندا سەرکەوتنی بەدەست هێنا بێزگە لە شەڕی 73دا. ئیسرائیل خاوەنی سوپایەکە کە لە 176,000 سەرباز پێک هاتووە و لە ساڵی 1949 سیستەمێکیان بەکاردەهێنا کە تێیدا بە زۆر خەڵکی ئیسرائیلیان دەکرد بە سەرباز و تەنانەت ئافرەتەکانیش بە زۆر دەکران بە سەرباز بۆ ماوەیەکە کەمتر لە 2 ساڵ نەبێت و هەروەها پیاوەکانیش بەلایەنی کەمەوە بۆ ماوەی 3 ساڵ بە زۆر دەکران بە سەرباز و ئەمەش مانای ئەوە دەدات کە بەشێکی زۆری خەڵکی ئیسرائیل شارەزاییان لە سەربازی هەیە و کاتێک وڵاتەکەیان ڕوبەڕووی هەر جەنگێک ببێتەوە ئەو کات بۆی هەیە خەڵکی وڵاتەکە بەشداری جەنگەکە بکەن چونکە پێشتر مەشق و ڕاهێنانیان ئەنجام داوە و شارەزاییان لە جەنگدا هەیە و هەروەها وڵاتی ئیسرائیل خاوەنی باشترین سیستەمی بەرگری موشکیە لە جیهاندا کە سیستەمەکە دەتوانێت لە 190 ئەو موشەکانە پوچەڵ بکاتەوە کە ڕەوانەی وڵاتەکەیان دەکرێت. حوتەم کەنەدا وڵاتی کەنەدا خاوەنی سوپایەکی بەهێز و پلەبەرزە کە ژمارەیان زیاتر لە 95,000 سەربازە و ئەمە تاکەشت نییە کە ببێتە هۆی ئەوەی کەنەدا یەکێک بێت لەو وڵاتانی کە بە زەحمەت داگیر بکرێت. سروشتی ناوچە جوگرافیەکەی یەکێکی ترە لەو هۆکارانی کەوا دەکات داگیرکردنی وڵاتەکەی شتێکی زەحمەت بێت چونکە وەک هاوشێوەی رووسیا وڵاتی کەنەدا زەویەکی بە زۆری شاخاویە و پلەی سەرما زۆر بەرزە و زۆربەی وەرزەکانی ساڵ شاخەکانی بەفراویە و تەنانەت ئەگەر وڵاتێک بیر لەوە بکاتەوە لە ڕێگەی دەریاکانیشەوە هێرش بکاتە سەر کەنەدا و داگیری بکات ئەو کاتیش سەرکەوتن بەدەست ناهێنن. هۆکارەکەشی ئەوەیە کە دەریاکانی ئەو وڵاتە زۆر ساردە و زۆر جاریش ئاوەکەی بەستیوە بۆیە ناتوانن ڕێگایەکی وەها بدۆزنەوە هەتاکوم هێرش بکەنە سەر ئەو وڵاتە و داگیری بکەن. هەشتەم سوئیسرا خەڵکانێکی زۆر دەپرسن ئایا وڵاتی سوئیسرا خاوەنی هیچ سوپایەک هەیە لە بنەڕەتدا چونکە لە ساڵی 1850 بە وڵاتێکی بێلایەن ناسرا بوو بەڵام لە ڕاستیدا سوئیسرا خاوەنی سوپایەکی تایبەتی هەیە کە زیاتر لە 150,000 سەرباز پێک هاتووە و هەروەها خاوەنی 156 فڕۆکەی جەنگی هەیە و لەوانەیە ئەم ژمارانە کەم بێت لە چاو وڵاتەکانی تردا بەڵام هێزی سوئیسرا دەگەڕێتەوە بۆ سروشتی ناوچە شاخاویەکەی و تەنانەت سەربازە سوئیسریەکان لە هەموو کاتەکاندا لە ماڵەکانیان چەکیان داناوە و یەکێکی تر لەو هۆکارانەکەوا دەکات سوئیسرا یەکێک بێت لەو دەوڵەتانی کە زەحمەت بێت داگیر بکرێت بریتیە لەو دەوڵەتە هاوپەیمانانەی کە لەگەڵیدان وەکو فەڕەنسا و ئیتالیا و ئەڵمانیا و نەمسا و هەر وڵاتێک بیەوێت سوئیسرا داگیر بکات دەبێت یەکەم جار ئەو وڵاتانە تێپەڕ بکات. نۆیەم یابان هەرچەندە یەکێکە لە کۆنترین وڵاتەکانی جیهان کە خاوەنی مێژوویەکی دوور و درێژە و لەگەڵ ئەوەشدا بە یەکێک لەو وڵاتانە هەژمار دەکرێت کە زەحمەتە یاخود مەحاڵە داگیر بکرێت هەرچەندە چەندین زاریش هەوڵیان داوە داگیری بکەن بەڵام سەرکەوتوو نەبوونە بێگومان بێزگە لەو هێرشە ئەتۆمیەی کە لە هیروشیمادا ئەنجام درا لەلایەن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڵام لە دوای ئەو هێرشەوە نەتوانراوە هیچ هێرشێکی تر بکرێتە سەر ئەو وڵاتە و تەنانەت زۆر شتێکی زەحمەت بۆ هێرش بکرێتە سەری چونکە لە ساڵی 2016 وڵاتی یابان بودجەی سەربازی وڵاتەکەی بۆ 40 ملیار دۆلار زیاد کرد و ژماری سەربازەکانیشی لە نێوان 4 ملیۆن سەربازدایە و خاوەنی زیاتر لە 600,000 تانک هەیە لەگەڵ زیاتر لە 1590 فڕۆکەی جەنگیدا و فڕۆکەکانی بریتین لە باشترین فڕۆکە جەنگیەکان لە جیهاندا چونکە زۆر پێشکەوتووە و نوێترین تایبەتمەندیەکانی بۆ زیاد کراوە.
دەیەم وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بێگومان هەمومان بڕوامان وابوو کە ئەمریکا یەکێک بێت لەو وڵاتانی کە هەرگیز نەتوانرێت داگیر بکرێت. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ساڵانە زیاتر لە 596 ملیارد دۆلار بۆ سوپای ئەمریکا خەرج دەکات لە بودجە و چەک و هەموو شتەکانی تریشدا. و هەروەها وڵاتی ئەمریکا خاوەنی ژمارەیەکی زۆری چەکی ئەتۆمی هەیە کە تەنها ئەو چەکە ئەتۆمیانە بەسە بۆ ئەوەی بتوانێت ژیانی هەموو زەوی لەناو ببات. و یەکێک لە هۆکارەکانی ترکەوا دەکات نەتوانرێت داگیر بکرێت بریتیە لە فراوانی ناوچەکەی کە لە 10 ملیۆن مەتر چوارگۆشە پێک هاتووە. و لەلایەکی تریشەوە زۆربەی ئەمریکیەکان لە ماڵەکانیاندا چەکی تایبەتی خۆیان هەیە و تەنها ئەمەنە زانیاریە بەسە لەسەر ئەمریکا و پێویست ناکە لەوە زیاتر بۆتانی بسەلمێنم کە ئەمریکا دەتوانرێت داگیر بکرێت یاخود نا، چونکە هەمومان وەڵامەکەی دەزانین. هیوادارم لەم ڤیددیۆدا توانی بێتم چەند زانیاریەکی سەرنج ڕاکێشتان پێ ببەخشم. ئەگەر هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێکت بۆمان هەیە ئەوە لە کۆمنت بۆمانی بنووسن. و زۆر سوپاست دەکەم کە تا ئێستا بینەری ڤیددیۆکەم بوویت. ئەگەر ڤیددیۆکەمت بەدڵ بوو ئەوە لایکی ئەم ڤیددیۆیەمان بۆ بکە و ئەگەر بەدڵیشت نەبوو ئەوە دیزلایکی بکە، بەڵام بە مەرجێک دەبێت هۆکاری دیزلایکەکەم بۆ بنووسیت هەتا بتوانم هەڵەکانم چاک بکەمەوە. و لە بیرشتان نەسێت کە سەبسکرایبی کەناڵەکەم بکەن چونکە ئەوە گەورەترین پشتگیریە بۆ من بۆ ئەوەی بەردەوام بم لەسەر کارەکەم و هەروەها ڤیددیۆی زیاترتان بۆ دابگرم. و زۆر سوپاسان دەکەم ئەگەر ئەم ڤیددیۆیم لەگەڵ هاوڕێکانتان بۆ شەیر بکەن. و هیوادارم کە توانی بێتم لەم ڤیددیۆیەدا زانیاریەک یاخود شتێکی بە سوودتان پێ بگەێنم. و لێرانەشەوە گەیشتمە کۆتایی ڤیددیۆکەم. ئینشاءڵڵا ڤیددیۆکەمتان بەدڵ بووە. و تا ڤیددیۆیەکی تر و کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.